خۆی بەدڵنیایەوە بەکارهێنانی چەکی کیمیاوی لە عالەمە قەدەغە کراوە و بەگشتی ئێمە سنتەرێکی توێژینەوەمان هەیە. سنتەری توێژینەوە هەوڵەیەن لە سەر کاریگەریەکانی پاژماوەکانی چەکی کیمیاوی، یعنی بەکارهێنانی چەکی کیمیاوی لە هەر شوێنێک هەبێت، چ لە کوردستان بێت چ لە دەرەوە بێت، بەڵام بتوانین کاریگەریەکانی بدۆزینەوە لەسەر مرۆڤ، ئەتوانین ئیشی لەسەر بکەین. خۆتان نەزانن یعنی گرنگی توێژینەوەی زانستی لەوایە کە بیسەلمێنیت ئایا ئەو چەکە بەکار هاتووە یاخود بەکار نەهاتووە، و بیسەلمێنی ئایا کاریگەری لاوەکی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ یاخود لەسەر نیەتی لەسەر تەندروستی، یا حتا لەسەر ژینگە یاخود لەسەر کشت و کاڵ، لەسەر زەوی، لەسەر هەموو شتەکانی کە ئێمە خۆشبەختانە ئەم سنتەر کە دامەزراوە ئەوڵەین بتوانین لەو ڕێگەیەوە بە توێژینەوە زانستیەکان بە شێوەیەکی علمی بە شێوەیەکی زانستیانە بیسەلمێنین کە ئایا کاریگەری ماوە یاخود کاریگەری نەماوە. خۆی لە ڕاستیە ئیشکردن لەسەر برینارانی چەکی کیمیاوی گرنگە و هەوڵەیەن هەموو داتاکانمان کۆ کردوێتەوە و سەرڕای ئەوە بێ ئەو ناو حەقیقیەکان لە لای ئێمە هەبێت بتوانین سەردانیان بکەین بە توێژینەوەی مەیدانی. عادەتەن لەگەڵ وڵاتانە ئێستا خۆشبەختانە لەگەڵ زانکۆی ناکەزەکی لە وڵاتی یابان ئەوە ئیتفاقێکمان هەیە، ئینسجامێکمان هەیە و ئەتوانین یعنی فحوساتەکان بۆ نەخۆشەکان بکەین کە ئایا کاریگەرێکی هەبووە لەسەریان بەنسبەت ئەوەی کە لە سنووری ئیشی ئەمە کوێیە. سنووری ئیشی ئێمە لە هەرکوێ هەبێ ئێمە ئەتوانین بچین بۆ ئەو توێژینەوانە، چونکە هەندێک جار مەسەلەن توێژینەوەی ئیشتراکمان هەیە لە دەرەوەی وڵات هەمانە لەگەڵ ئێرە لە وڵاتانی کە لە وڵاتانی دەراوسێ هەمانە، بەڵام بە شێوەیەکی ئیشتراک ئایا نەخۆشەکانی ئێوە بەراورد دەکرێت بە ئێرە، نەخۆشەکانی ئێرە بەراورد دەکرێت بە ئەوێ، بزین ئایا ئەو چەکی کیمیاوی لە وڵاتە بەکار هاتووە چۆن بووە و ئەوەی لە وڵاتی خۆمەنا بەکار هاتووە چۆن بووە. مقارنەیەکەکەین بەڵێ توێژینەوەکانی ئێمە بەرفراوانە و لە هەموو وڵاتە، یعنی لە هەر شوێنێکە هەبێت ئێمە عادەتەن خۆتان نەزان توێژینەوە فەندی ئەوێت، توێژینەوە داهاتێک و پارەیەکی ئەوێت. ئەگەر بتوانین فەند و داهات و پارە تەرخان بکرێت بۆ حاڵەتانەوە بۆ توێژینەوەوانە، ئێمە بەدڵنیایەوە ستافی کارەمەمان هەیە و هەمویان خۆشبەختانە شەهادەی زۆر بەرزیان هەیە لە ماستەر و دکتۆراوە، هەمانە هەتا کۆتایی و پرۆفیسۆر و پرۆفیسۆر یاری دەرشمان هەیە کە ئەتوانین توێژینەوەکان بەگشتی بکەین نەک لە کوردستان لە دەروی کوردستانیش. ناڵێم ئێمە لە هەر کوێچێکی کیمیایی بەکار بێت، چونکە ئەبێ بسەلمێنرێت و سەلماندنەکەش کارێکی ئاسان نییە. ئەبێ بزانین چی ماکێکی لەسەر نەخۆشەکان بەجێ هێشتووە، ئایا و نەخۆشانە بەرکەوتەی چەکی کیمیاوی یاخود بەرکەوتەی شتیکەن. ئێمە بەدڵنیاییەوە ئەگەر بزانین بەرکەوتەی چەکی کیمیاویە هیچ هین ناکەین، یعنی توێژینەوەکە لایەنی ئەخلاقی توێژینەوە لەسەر و هەمووی وەیەتی. ناتوانین مەسەلەن بەڵگەیەک بخەینە ڕوو کە ڕاست نەبێت، ئەبێ بەڵگەیەک بخەینە ڕوو کە بیسەلمێنێت کە ئایا ئەو شتە بووە یاخود نەبووە، ئەوش بە توێژینەوە ئەکرێت و توێژینەوەی زانستی و ئەکادمی ئەکرێت. بەداخۆی من ناتوانین ڕاستەوخۆ بڵین ئایا ئەو حاڵەتە هەبووە، چونکە تایسە ئیشمان لەسەر ئەو بابەتە نەکردووە. بەڵێ بەدڵنیاییەوە نەک هەر ئەوێ، یعنی حتا لە وڵاتانی کە ئێمە ئیسە ناڵێم لەگەڵ یابانە ئیتفاقیەمان هەیە، لەگەڵ زانکۆی ناکازاکی ئیتفاقیەمان هەیە، هەر شوێنێک لە هەر شوێنێکە بزانین، یعنی گومانی ئەوە هەبێت کە بەرکەوتەی چەکی کیمیاوی هەیە ئێمە ئەتوانین توێژینەوە لەسەر ئەو کەسانە بکەین و بیسەلمێنین کە ئایا بەڕاستی بە فعلی بەرکەوتە هەبووە یاخود بەرکەوتە نەبووە. بێگومان دەرونی بە تاکید کاریگەری ئەبێت و جەستەیش کاریگەری ئەبێت. جەستەیەکان چۆنە؟ دەرونیەکە ئەوەیەک بە لە دەرونیەکەەوە دەست پێ بکەین. دەرونیەکەەوەی لە حاڵەتی نەفسی کەسەکە تێکەچێت، ئالۆزە بێت، هەندێک جار بیر تووشی لە بیرچوونەوە ئەبێت. حاڵەتی نەخۆشیەکان ئەو نیشانانەیە کە لەسەر نەخۆشەکە دەرەکەوێت. هەندێک حاڵەتمان هەیە مەسەلەن حاڵەتی بە پیم مەوادە کیمیاویەکەی کە بەکار هاتووە، هەندێکیان هەیە مەسەلەن کاریگەری بێت لەسەر چاو کوێرەکە، هەندێکمان هەیە کاریگەریە بێت لەسەر سیەکان، هەندێکمان هەیە کاریگەریە بێت لەسەر پێست ئەی سووتێنێت، و هەندێک ماوادی کە هەیە مەسەن کاریگەریەکانی کەمترە و مادی کەمان هەیە کاریگەریەکانی زیاتر بەپی بەرکەوتەی کیمیاویەکە. ئەگەر بەرکەوتەکە کەمتر بێت کاریگەری کەمترە بێت، زیاتر بێت کاریگەری زیاترە بێت. بڵێ چەکی کیمیاوی کاریگەری بێت لەسەر خاک، کاریگەری بێت لەسەر ژینگە، کاریگەری بێت لەسەر تەندروستی مرۆڤ، کاریگەری بێت لەسەر هەموو ئەمانە، بەڵام بەپی بەرکەوتەی کەسەکە. هەندێکیان هەیە تا 10 ساڵ 15 ساڵ مێنێتەوە، هەندێک شوێن هەمان هەیە ئەسڵن گیایتیان ناڕوێت. ئێمە ئەچین کاریگەری ئەو خاکە ئەدوازینەوە بزانین ئەو ماوەدە کیمیاویەکە چیەتی و بتوانین ڕێگە حلێک و چارەسەرێکی بۆ بدۆزینەوە بەپی توێژینەوەیکی علمی. خۆی بەگشتی یعنی واز لە هەموو شتێک بێنە کەسێک لە عایلەیەکان نەخۆشی بەرکەوتەی چەکی کیمیاوی بێت چ کاریگەریەکی بێت لەسەر ئەوانی کە ئەبێ بەردەوام بەدیوە بوون پاری بۆ سەرف بکەن، بیبەنە دەرەوەی وڵات، بیهێننەوە، بیبەن، یعنی نەخۆشەکە چۆن کاریگەری نابێت. حاڵەتی نەفسی کەسەکە هەر ئەڕوخێت، حاڵەتی مادی و اقتصادی ئەو عایلەیە تێکەچێ بەسەریەکە کە تێک چوو تۆ ئەتوانی یەک نەخۆش لە ماڵە چارەسەر بکەی، یاخود ئەگەر دوو نەخۆشت هەبێت چارەسەرێکی یاخود نەتبێت. چۆن حاڵەتی نەفسی لەم حاڵەتە زۆر کاریگەری ئەبێت و بە دڵنیاییەوە یەکێک لە هۆکارە ئەساسیەکانی تێکچوونی باری خێزانی. چونکە من ئەگەر نەخۆشێکم هەبوو مادەن نەمتوانی نەخۆشەکەی خۆم چارەسەر کەم و بیژڵەن چارەسەری نییە و بەرکەوتەی چەکی کیمیاییژم چی ئازارێکە چێژی،
یعنی چی نەهامەتیەکە هەبێت لە کوردستانە ئەگەر ئەو حاڵەتت هەبێت، یعنی ئەگەر کەس یەکی خۆمان یەکی بخەینە شوێنی ئەو کەسە بزانین چیمان لێ بەسەریەت بەدڵنیایە کاریگەریە بێت نەک کاریگەریە بێت ئەسەف بارە، یعنی هەندێک جار خەفەتێکە خۆی بۆ شتێک کە لە دەرەوەی وڵات ڕوئایات بەڵام لە بیارچاوی خۆتەوە مناڵەکانی خۆت دایکت باوکت خوشکت براکت ئەبینی بەرکەوتێکی کیمیایەوە هیچ دەست کە لە بچەی ناتوانانی هیچی بۆ بکەیت چۆن کاریگەری نابێت کاریگەریەکی زۆری ئەبێت لەسەر حاڵەتی نەفسی و دەرونی مرۆڤەکانیش خۆی بێگومان ئەبێ ئیشی ئێمە ئەوە بێت کە توێژینەوە بکەین لەسەری کە بەکار هاتووە یا بەکار نەهاتوو ئەگەر بەکار هاتوو ئێمە راپۆرتی خۆمانین بەپێی توێژینەوەکان راپۆرتەی کە بەڵێ بەکار هاتووە و ئەبێ قەدەغەک برێت بەڵێ ئیشی ئەساسی هەموو مرۆڤێک ئەوەیە کە نەیەڵێت چەکی کیمیاوی بەکار بێنێت یعنی قەدەغە بکرێت لە هەموو حاڵەتەکانە ئەمە یعنی حتا منەظەمەکانی عالەمی هەموو جەخت لەوەکەنەوە کە نابێ بەکارێت بەڵامی تر حاڵەتەکە کە بەکارێت ئەو کاتە حاڵەتێکی نائینسانیە کە ڕوئایات و ئەبێ بە هەمومانەوە هەوڵ بین چارەسەری ئەو حاڵەتە بکەین و هیچ نەبێت چارەسەری بەرکەوتوان بکەین.